ئەوە ئێستا دیارەکە 25 ڕیفراندۆم دەکرێت لە هەرێمی کوردستاندا. قەرارە مانگی 11 هەڵبژاردنەکان بکرێ، هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان. پێتان وایە لە وادەیە یان لەو کاتەدا بە دیاریکرای لە مانگی 11 هەڵبژاردنەکان بکرێەوە هیچ گۆڕانکاریەک ڕووبات لە هەرێمی کوردستان؟ یعنی نازانم ئەگەرەوەی پارتیمان بە لوعبەدانا و گۆڵی خۆی کرد لە 25 ئیتر چ پێویستی بەو پەنارتیە زیادانەیە بیکە لە مانگی 11. یعنی چییە چێ پەرلەمانی لێ سەنێتەوە باشەوە کلیلەکەی خستۆتە جیرفانیەوە ئادەی چێ پیاوە بڕە لێی وەرگێ ناتوان. یعنی شتەکە وڵاتی ئێمە وڵاتێکی مرکزی نەژیاوە لەبەرەوە هەر کوتلەکاریە. یعنی جەناب تەسەور کە ئێمە خەڵکە لە دەرەوەین کوردەکان پێش ئەم کە مایوس ببین لە کوردایەتی سێ نەورۆزەکرا، نەورۆزی یەکێتی، نەورۆزی پارتی، نەورۆزێکی پەکەکەش. دیموکراتی ئێرانیش لەگەڵێکە لەوانێ نەورۆزەکەیە کردو خۆی مرکزی دروست نابێ. لەبەرە پارتی چ مەجبورە دوای ئەوەی ڕیفراندۆمیشی کردو پەرلەمانی دەستکەوت و ڕئیسی حکوومەتی دەستکەوتووە و نەوتی دەستکەوتووە و احترافاتی نێودەوڵەتی و ئیستقبالە کرێ و چوو بۆ تورکیا ئاڵای تورکیا ئاڵای کوردستانیشیان بۆ دانا کە جاری پێشودان نەنابوو لە حکوومەتی یەکەمی داودۆغڵ و ئەم جارە بۆشیان دانا ئەم ئیستقبالە لەکوێ و ئیستقبالی کۆسرەت ڕەسوول لەکوێ لە لای ئاغای شەمخانی پارتی مسەیترە. پارتی خاوەنی کەمتر لە 40 کورسی پەرلەمانیە لە ناو پەرلەمانی کوردستانە، واتە زۆری نەنیە. ینی دەتوانێت لە پاش ڕیفراندۆم ئەگەر وتت هەموو ئەم شتانی هاتە دەست ئاوها حکومڕانی بک بۆ خوێندنەوەی تۆ؟ بەڵێ لەو باوەڕام یعنی پارەیەکی زۆرترە ڕێژێ و ئەتوانێت سەوتەکان زیاترکە یان بە تەحالوفاتی تر یان یەکگرتو لە تەرەفی ئەولا کاتۆ سەوتەکانی یەکگرتو شەنێتەوە لە لای خۆیەوە و سەوتی مەشێک لە تورکمانەوە هی خەڵکانێکی ترەوە یعنی مسۆگەر لە پەنجابەرە و ژووری هەر بەدەستەوە بێ. ئەمەش هەر دیوە شکڵیەکەیەتی بۆی بەغەرب بڵێ پەرلەمانمانە و انتخاباتمانێ و مؤسساتمانێ و بەرەو دیموکراسی ڕۆینەوە جنا. یعنی من تەسەورەکەم هەمووی یعنی گەڕەلاوژەیەکی زۆر بەداخەوە یعنی قەدری ئینسانی کوردی هیچ تیان نەماوە.